شتێکی تر ئەوەیە کە تۆ بی خێرای بکەیت، یعنی ئەگەر تێ پەرە بە توانەکانی مێشکت دەی، یەکێ لە شتەکان ئەوەیە گوێ لە یوتیوب ئەگری، گوێ لە دەرسێک ئەگری، وەرە خێراییەکەی تۆزێ زیاد بکە. بۆ نمونە هەتانە عەرەبیەکەی باشە، ئینگلیزیەکەی باشە، فارسیەکەی باشە، گوێ ئەگرێت، بەڵام ئەگەر بە وازحی و بە جوانی گوێ بگرێت تێ ئەگات. ئێستا ئەگەر سەریع ببێ لەوە چ تۆ تێنەگی. مەسەڵەن ئەوانەتان کە خەریکی فێربوونی زمانی ئینگلیزین، وەرە چی بکە؟ یەک تۆز خێرایی بکە. کاتێک کە تۆ خێرایەکەی، مێشکت هەوڵەیە پرۆسێسی ئەو خێراییە بکە، بە تایبەتی لە فێربوونی زمانە. ئەمە یەکێکە لەو ڕێگایانی کە تۆ بە خێرایی ئەتوانی پەرەبەی بەخۆت. یعنی خێراییەک بۆ نمونە چیرۆکێکە تۆ گوێی لێگری، ئەگەر ڕێک و پێی گوێی لێ بگری لی تێگی، بەڵام ئەگەر یەک تۆز خێرایەکی کەمتر تێگی، کێشەنی یەک تۆز خێرایکە. دوای چەند چیرۆکێ مێشکی تۆ وای لێت کە دەنگە خێراکانیش لە یەک جیاکاتەوە. جا لە سەرەتاوە من کە ئینگلیزیەکەم باش بوو، ئەگەر گوێم لە محاضەرێکی ئینگلیزی بگرتایە، ئەبوایە ئیترش لە شوێنێکە نەبوومایە خەڵ بە خەڵب هەبێ، و ئەبوایە بە وازحی تەرکیزم کردایە و دەنگەکە عادەتەن بە سەماعی گوێم بگرتایە تا تێگەشتم. بەڵام پاش ماوەیەک لەوەی کە تەمرین مەکرد لەسەرەوەی سەریعی کەم، دوایی سیرمە کرد نا ئەسڵەن محاضەرەیەک ئەتوانم تێبگەم لەگەڵ ئەوەی خێرایی دەنگەکەشم کردو بە دوو ئەوەندە. ئێستا من کاتێکە گوێگرم لە کتێبێکی دەنگی یا گوێگرم لە محاضەرەیەک، بۆ ئەوەی بەباشی بیرم لای بێ ئەچم خێرایەکەم. ئەمە شتێکە کە هەمووتان ئەتوانن لە ماڵەوە تەمرین لەسەرکەن، لە هەستی بیستنەوە دەست پێ بکەن، هەم بەرەبەرە کسکەن و بەرەبەرە خێراشی بکەن، واتە دەنگەکە سەوتەکە بەرزیەکەی مەهێڵن کزیکەن و خێرایی لێدانی ڤیدیۆکە خێرا بکەن. ئەمە ڕاهێنانێکە ڕۆژ بە ڕۆژ مێشکی تۆ بەهێزترە بێت، هاوکات ئەبێت هۆی وەی زانیاریکی زۆر لە کاتێکی کەمترە ئەچێتە ناو مێشکی تۆ. و شتێکی تر کە تۆ ئەتوانی پەرە بە خۆت بی، مەسەلەی توانای بینینە. یەکێک لەو شتانی کەوا ئەکا کە تۆ باشتر تێبگەی و فێر ببی، ڕاهێنانە لەسەر خێرا خوێندنەوە و تەمرینکردنە لەسەرەوەی کە بە خێرایی تۆ نووسینەکان ببینی. بڕیار بە زۆر بە خێرایی بخوێنەرەوە، بڕیار بە زۆر بە خێرایی دێڕەکان ببینە، و بڕیار بە کە سارد نەبیتەوە، واز نەهێنی. پاش ماوەیەک مێشک خۆی پرۆسێسی ئەم زانیاریە بە خێرایی ئەتوانێت بکات. ئەمە یەکێکە لە مهمترین صفاتەکانی مێشک. تۆ لە سەرەتاوە خۆت ڕائهێنی چۆن فێر ببی. ئەگەر بە ڕوونی شتێکت بۆ باسکان بە دەنگێکی وازح و خێراییەکی ئاسایی، مێشکت توانای هەیە پرۆسێسی بکە. بەڵام یەکێ لە باشترین شتەکان ئەوەیە کە تۆ بی خێراییەکە چەند قات زیاد بکەیت. بەنسبەت بینینەوە تۆ پێویستت بەوەیە کە هەوڵ بەی زۆرترین شت ببینی. بەڕێزان ماوەیەک لە مەعرەزی کتێب ئیشمە کرد، و ئەو بەڕێزانشی کە لە مەعرەزی کتێبەکە بوون تاقییان کردبوویەوە. یەکێک لە ڕێگا باشەکان ئەوەیە تۆ زۆرترین کتێب ببینیت، مەرج نییە بیشی خوێنیتەوە. ئەمە تەمرینە. تۆ ئەچیتە کتێبخانەیەک، بڕیار بە یەکێک لە کتێبەکان هەڵگرە و هەر لە لاپەڕەکەەوە تا کۆتایی بڕیار بە خێرایی هەڵی بیتەوە. ئەگەر تۆ ئەتەوێت تاقیکەیتەوە بزانی ئایا ئەمە کاریگەری هەیە یان نا، ئەتەوێت چ زانستێک فێر ببی، وەرە نزیکەی 100 کتێب لەو زانستە بەس سەیریکە، بەس بە خێرایی سەیریکە. بەرگەکەی ئەوەیە، نووسەرەکەی ئەوەیە، پێڕستەکە باسی ئەوانەیە کا لاپەڕەکان هەڵدەدەوە، و دوای 2-3 مانگ خۆت وەرە خۆت بەراوردکە. بۆ نمونە کەسێکی تۆ لە کۆلێژی پزیشکی ئەخوێنی، وەرە چی بکە؟ چەند کتێبێکی باش، چەند ئەتڵەسێکی باش، چەند ڤیدیۆیەکی باش لەسەر تەشریحی ئینسان بێنە، بەس بە خێرایی تەماشای بکە، خێرا هەڵی بەرەوە تەماشای بکە. ئەم زانیاریانە بەهۆی ئەوەی کە تۆ چەند هەفتەیەک لەسەر یەک بەردەوامە بی، کاتێک کە تۆ زانیاریکی زۆر ئەنێری بۆ ناو مێشکت و بۆ ماوەیەکی زۆر لەسەر ئەمە بەردەوامە بی، ئەزان چی ڕوئەیە؟ کاتێک کە تۆ ئەڕۆی ئەخەوی، مێشکت لەسەر ئەو زانیاریانە ئیشەکات. واتە ئەگەر وا بزانین کەسێک بێت تەنها زانیاریەکان لەبەر کاو فێر ببێ، بەمە ئەبێ بە عالم، حەزەکەم دڵنیا بن بەو شێوازە خەڵک نابێ بەزانن. یەکێک لە هۆکارەکان وا ئەکا کەسێک ببێ بەزانە ئەوەیە
کە ماوەیەک تێئەپەڕێ ئەم بابەتە لای ئەو جێگەی سەرنجە و جێگەی بایەخە بۆی مێشک تێبگە ئەو شتە جێگەی سەرنجە و جێگەی بایەخە تۆ پێویستە ڕۆژانە بچیتەوە سەر ئەو بابەتە ئەگەر بە هەڵدانەوەی کتێب بێ ئەگەر بە تەماشاکردنی کۆمەڵی ڤیدیۆ بێ یان خێراکردنی ڤیدیۆکان بێت یان تەنها ئەوەی کە جارجارە دائنیشی بیر لە مۆزوعەکە ئەکەیتەوە یاخود خەیاڵێک ئەەکەی بە بابەتەکەەوە بۆ نمونە تۆ زۆر حەزت لە بابەتی زانستە شەرعیەکانە کاتێک خەیاڵێک ئەەکەی لە خەیاڵەکە تا کۆمەڵە کتێبی زۆرت نووسیوە و چاپ کراون ئەم خەیاڵانە هەمووی کاریگەری لەسەر نائاگای تۆ ئەبێ و مێشکی تۆ تەنزیم ئەکا کە بە لێشا و زانیاری وەربگرێت کەواتە یەکێک لە باشترین ڕێگاکان ئەوەیە کە تۆ بیت زانیاریەکی زۆر بۆ ناو مێشکی خۆت بنێری و ماوەیەکی زۆر لەسەر ئەمە بەردەوام